بەرگریکارانی مافی ژنان هەمیشە دەڵێن کۆمەلگای کوردی کۆمەلگایەکی پیاوسالارە، بەڵام ئامارەکانی توندوتیژی دژی پیاوان ئەو ڕاستیە دەسەلمێنێت کە دەسەڵاتی ژنانیش هیچی لە دەسەڵاتی پیاوان کەمتر نییە. توندوتیژیەکان بەرامبەر پیاوان بەپێی ئامارەکانی ساڵانی ڕابردوو زیاتر بوون لە کوشتن بەدەستی ژنان و خۆکوشتن و وەدەرنانیان لە ماڵ و خیانەتی هاوسەرگیری و توندوتیژی جەستەیی و دەست بەسەراگرتنی موچەکانیان. بەپێی لیژنەی تۆمارکردن بە دەوڵاتچوونی کەیسەکان لە ڕێکخراوێکی پیاوانی کوردستان لە 1/1/2018 بۆ 30/12/2018 بەپێی لیژنەکانمان 558 جۆری سکاڵا و توندوتیژی لە سنووری کاری لە قوناوچەکانمان تۆمار کراوە. 115 حاڵەتی خۆکشتنی پیاوان لە ساڵی 2018 بەداخەوە تۆمار کراوە. 5 حاڵەتی کوشتنی پیاوان لەلایەن ژنان بە هاوکاری کەسانی تر ئەنجام دراون. جۆرەکانی توندوتیژی و سکاڵاکان کە پۆلیان کراون بۆم جۆرانەی خوارەوە، دەرکردنی پیاوی بە تەمەن 39 حاڵەتمان هەبووە، خیانەتی هاوسەری 57 حاڵەتمان هەبووە، توندوتیژی جەستەیی 9 حاڵەتمان هەبووە، تەداخڵکردنی کەسوکار لە ژیانی هاوسەرگیریە 178 حاڵەتمان هەبووە، فشاری دەرونی و سێکسی 36 حاڵەتمان هەبووە، دەست بەسەراگرتنی موچە 8 حاڵەتمان هەبووە، دەست بەسەراگرتنی مناڵ یا بێبەشکردنی باوک لە بینینی مناڵەکەی 231 حاڵەتمان هەبووە. ئامارەکانی خۆکوشتن کە بەداخەوە ئێمە پار لە ساڵی 2017 74 حاڵەت لای ئێمە تۆمار کراوە، بەڵام بەداخەوە ئەمساڵ ئاماری خۆکشتنی پیاوان لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی بەرچاو زیایی کردووە. لە ماوەی 5 ساڵی ڕابردوو 2690 حاڵەتی توندوتیژی دژی پیاوان لای یەکێتی پیاوانی کوردستان تۆمار کراوە. بە پێوە ئامارەش 393 حاڵەتی کوشتن هەبووە کە 29 حاڵەتیان لەلایەن ژنانەوە بە هاوکاری خەڵکی تر کوژراون. یەکێتی پیاوانی کوردستان دەڵێن هەر حاڵەتێکی توندوتیژی دێتە لایەن هەوڵ دەدەن لە ڕێگەی کۆمەڵایەتی و لە یەکتێگەشتنەوە کێشەکانیان چارەسەر بکەن، گەرنا لە ڕێگەی دادگا و یاساوە کێشەکانیان بۆ چارەسەر دەکەن. بەدڵنیایەوە ئێمە سەرەتا هەوڵ دەدەین لە قۆناغ یەکەمدا کە بە ڕێنمایی و بەرچاوڕوونی یاسایی پیاوی خاوەنکەیس بتوانێت خۆی بە شخصی خۆی بە ئیرادەی خۆی حەلی کێشەکەی بکە لەگەڵ خێزانەکەی. ئەگەر هەر لەو قۆناغەدا نەیتوانێت حەل بکە ئەو کاتە پەنادەبینە بەر لیژنەی کۆمەڵاتی سەردانی هەردوو ماڵی خاوەنکەیسەکە بکە. هەروەها دوای ئەوەش ئەگە هەر چارەسەر نەبوو بە ڕێککەوتن و تەفاهم پەنادەبینە بەر شێوازی بەرچاوڕوونیدان لە شێوازی چۆنێتی سکاڵا نووسین، چۆنێتی داواکردنی ماف بە شێوەیەکی قانونی. ڕێکخراوی ئەو ئامارەی لە ڕۆژی جیهانی حاڵەتەکانی توندوتیژی زۆر جاریش یەکتر بە هۆکاری زۆربوونی حاڵەتەکان تۆمەتبار دەکرێن، بەڵام هەمووشیان کۆکن لەسەرەوەی لە یەکتێنەگەشتن و قەیرانی دارایی کە سەرچاوەی زۆرینەی کێشە کۆمەڵایەتیەکانە هۆکاری سەرەکی توندوتیژیە بەرامبەر ژن بێت یان پیاو کە دوجاریش منداڵەکانن دەبنە قوربانی هەر توندوتیژیەک. جەلال محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.